یەکێک بوو لە شاعرە هەرە زمان پاراوەکان. هەمیشە مەزیسە خۆشەکانی دروست دەکرد کە خزم و کەس و کارە هاتن میوانەوە ئەو تاکە کەس بوو کە مەزیەکانی خۆشەکە. ناوێکی گەورە و دیاری کای شاعری کوردیە. بە کەمترین وشە زۆرترین پەیامی ئەگەیان، بە سادەترین وشە قوڵترین مانای ئەگەیان. تا ئێستا من تاڵیەک ئەچێژم کە لەبێگا عیرفانەوەیە ئەگەر لێو بوومە تەسەورەکەم ئەو حەدەسە ڕووی نایە. لە شاری ڕۆشنبیریە لە ناوجەرگەی شارە ڕۆشنبیرێ کوژرا نەبکوژی دۆزرایەوە نە کەسی ژوتی بۆ کوژرا. پاڵتۆیەکم لە بەردایە و جگەرەیەک بەلێومەوە ئەڕۆم و زۆر شتی سیر دێنە ڕێگام. ئەو ئەمبەلانسە سپیانەی لاشەی ڕەشی کوژراوەکانیان هەڵگرتووە، ئەو پیاوە مقەدەسانەی خاچ و ئەڵڵا و تەسەووفیان لە ملدایە. خۆم و ئەو مۆمە سپیانەی لەسەر بەردەنوێژی دڵمدا گیرساون. بەتەنیشتی ئەو مناڵە وردیلانەی وەکو مشتێ زەنیانە بەو شەقامەدا ڕژاون. عیرفان ئەحمەد لە ساڵی 1963 لە گەڕەکی گۆژە لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی هەر لە سلێمانی تەواو کردووە. ئەو کات چووە کەرکووک هەر بۆ خوێندن لێوێ ناوی هاتەوە. فترەیەک فیرار بوو. دوای قراری 1936 هاتە پێشەوە ئەوە بوو چووە مەعهەدی بەختیاری لە سلێمانی بەشی پرسیاری تەواو کرد و بۆ مەعاونتۆبی. هەمیشە ینی مەزیسە خۆشەکانی دروست دەکرد کە خزم و کەس و کارە هاتن میوانەوە ئەو تاکە کەس بوو کە مەزیەکانی خۆشەکە. کاتیوا بۆ دانیشت چامان خوارد ئەچوو وەرقە قەڵەمێکی هێنا و دەستێ کرد بە شنووسی. ئیتر شێ تاسی تێم کردایە هەر لەو کاتە لەو کاتە ساتەیە شێکی جوانی بۆ نووسی. یەکێک بوو لە شاعرە هەرە زمان پاراوەکان. بەڕاستی جیهانێکی تایبەت و شێوازێکی تایبەتی هەبوو لە شێعر نووسینە. لەگەڵ ئەوەشە شاعیرێکی ڕۆشنبیر بوو، نەک تەنها بڵێ بەهرەی شێعری تیا بووە، هەروە ڕۆشنبیر بوو، خوێندەوارێکی زۆر باش بوو. تەنانەت ئەم قسەیە کە ئیکەم لە زمانی زاری مامۆستای گەورە شێرکۆبێکەسەوە بیستومە کە خۆی مامۆستا شێرکۆبێکەس بە یەکێک لە شاعیرە جوانەکانی دانا. وەکو کەسایەتی بەڕاستی کەسایەتێکی تا بڵێ نەرم بوو. ئاسوی بیرکردنەوەی عیرفان زۆر زۆر فراوانتر بوو لەوەی کە بۆ نمونە کەسێکی ئاسایی هەیەی هەتا و پەڕی شاعر بوو. ینی شاعریەت لە لای عیرفان تا سنوورێکی زۆر زۆر ڕۆیشت بوو. کۆتایی ساڵی 1996 ئەو کاتەیکەوە کۆمەڵێ ئەدیب و نووسەر و شاعیر میهرەجانێکی گەورەی شعریان کرد. ئەوە بوو بە سەرەتای بۆ دامەزراندی بنکە دەیبڕ و ناگوری گەلاوێت. یەکێک لەو کەسانەی کە دەستەی باڵا بوو بڵێن دەستەی دامەزرێنی بوو کاک عیرفان بوو. من لە پێشتیشا کاک عیرفان مەناسی شاعرانە ڕەفتاریەگەر ینی لەو شاعرانە نەبوو بە دەستێک شعر بنووسێ بە دەستێکی عەجێب بەعەکسەوە هەموو کردارەکانی خەیاڵەکانی بەڕەحمە زۆر شاعرانە بوو. زۆر شت سەرنجی لە ڕاکێشا لەوانە لای هەمومانە نەبووە بە شتێک لە شعرەکانی زۆر بەڕوونی ینی ئەوە دەبینین کە بیرکردنەوەکانی چۆن بووەوە خۆشەویستی ئەو بۆ ژیان و بۆ گەردوون و بۆ هەموو ئەو شتە جوانانەی کە لە دەور و بەرمان هەیە تا چ ئاستێک بووە. وەڕێی زۆربەی ئەوانەی کە دەربارەی عیرفان قسەیان کردووە پێشتر پێم وایە عیرفان ناوێکی گەورە و دیاری کای شاعری کوردیە. فۆرمی نووسینیشی فۆرمێکی جیاواز و تایبەت بوو. ینی و خەیاڵی تا ئەو پەڕی قوڵ بوو. ینی هەندێک وێنەی شعری لە شعرەکانی بەکارهێناوە کە دەیخوێنیەوە ئەو کاتە هەز دەکەی چەند قوڵ
بیری کردوێتەوە لەبەرەوەی عرفان خوێنەرێکی زۆر باش بوو. وەکو بۆ مەسلەی ئازایەتی ئەو ئەیڵێم ئەو کاتەی لە ساڵانی 90ەکانە شەڕی ناوخۆ دەستی پێکرد یەکێک لە شعرەکانی کە شعری چاویلکەی ڕەشە لە هۆڵی ڕۆشنبیری ئەو شعری خوێنەوە لە یەکێک لە دێڕەکانی ئاڵێ سەرکردەکان فێبیانگرێ مزگەوتەکان پڕەکەن لە لاشەی سوتا و حەزبیانگرێ کورتەی هەواڵ پڕەکەن لە چەم و هەتا و ئەوە نەبوو بڵێ شاعیر شعریەت بەس باسی خودی خۆی ئەکات یا باسی ذاتی خۆیەکە باسی گەلێک بابەتی تریشەکە عیرفان زۆر جار لە خۆی ئەچێتە دەرەوە. پێم وایە ئەو شتانەی کە عرفان نووسیویەتی و کەوتۆتە بەردەستی ئێمە ڕەنگە نیوە یان کەمتری ئەو شتانە بن کە لە حەقیقەت نووسیوێتی. بۆ نمونە لەوانەیە دەستنووسێکی هەبێ لای من بێ یان لای برادێکی کەی بێت کە خۆی نیەتی. بەڵام هیوادارم ئەگەر ستەش پشتی دیکە هەیە لای هاوڕێکانی بخرێنە بەرچاو بیان بینین. تۆ دەزانی هەزاران کاروانی خەباتی ئێوە بەسەر پردی شکا و شڵۆقاوی بێ ئومێدی و دڵ ڕاوچی و خۆک و ژیا تێپەڕیوە لە جەنگە گەورەکانیشا شمشێری شکا و تیر و کەوانی پساوی پێدراوە و کەچی هەر نەدۆڕا بۆی لە ئایندێکی زێڕیندا ئیتر بە لێوەکانی خۆت گۆرانی بڵیت و هەرچی بکوژەکانی ناو مێژوود هەیە شار بە دەریان بکەیت و خۆڵ و دۆ بکەی بەسەر خیانەتا و هەتا ماوی ژینگەی ڕۆح و ژینگەی بیرت ژەهراوی نەبێ تۆ چیەکەی؟ من کە باسیۆم بۆ گەم کاک عرفان ئەو شعرانە با ئەرشیف بکەین با کۆیان کەینەوانێ و قسەیەکی عەبدولوهاب بایاتی شاعری گەورەی عەرەبی بۆ من بازەکەی و شعر وەکو درەختێک وایە کە بەروبوومێکی هەبێ سەوزاییەکی هەبێ ئەگەر شعر وێ بە نەمریە مێنێتەوە ئەگەر شعری نەوێ دەریا لووشیە ئەوانەی منەی نووسم بۆ نییە تۆ چاپی بۆ بکەی یا بڵێن چاپێکی جوان بیان کۆڕ و سیمینارێکی وەگە شعر بە خۆی شعرەچێتە ناو خەڵکەوە. چۆن دەتوانی هەر بە فوویەک هەموو زەمین بلەرزێنی لە ژێر چاوی شعرێکە 5,000 مۆم داگیرسێنی ئەگەر هەموو درەختەکانی سەرزەمین ببنە پێنووس مەرەکەبی سووری تۆ بن چەم و ڕووبار و ئۆقیانوس چۆن شعرێکت پێدەوترێ بەقەد باڵای هەڵەبجە بێت. من شعرێکی عیرفانم کردو بە گۆرانی ڕاستی شعرەکە بۆ کچەکەی خۆیەتی ئەم شعرەی نووسیوە شعرەکە زیاتر خەیاڵی بەرەو ئەوە ئەڕباسی ئەوە ئەکات کە ئەم باوک عادەتەن ناتوانێت بە وەکو دایک بناڵ بخەوێنێت. من لەبەر ئەوەی کە بیکەم بە گۆرانی هەندێک وشە و هەندێک دەربڕین هەبوو لە شعرەکە دەستکاری هەندێک شوێنم کردبوو بەڵام بەبێەوەی دەستکاری چەمکی ڕاستی شعرەکە خۆی بکەم. تۆ نانوویت و مانگیش هێندەی شەوقی مۆمێکی پێماوە تۆ نانوویت و شەوە زەنگیش چاوەڕێی ساتێ هەتاوە تۆ نانوویت و مانگیش هێندەی شەوقی مۆمێکی پێماوە. ئیتر هەر لەو سەردەما بۆ کە برای هونەرمەند دیاری قەرەداخیش ئەوش چەند شعرێکی عیرفانی کردو بە گۆرانی. ساڵی 1990 بوو کە سەرقاڵی کۆنسەرتێک بووین بەناوی بێدەنجی دەشکێنم. یەکێک لەو دەقانی کە زۆر شانازی پێوەکەم کە لەو کۆنسەرتەیە من کردم بە گۆرانی وتم گۆرانی خەزەلوەر بوو کە شعری عەرفان ئەحمەد بوو. پێی وتم دوورە ڕوانم هەر خۆتی لە دوور دیاری وەکەتاو ئەنەی تەسەر لە پی دەستم پشکۆی دڵی داگیرساو. تر لێو شعرەکانی بۆ تەواوکردن و بیدایەت و کۆتاکی خوێنەوە. دوورە ڕوانم هەر خۆتی لە دوور دیاری وەکەتاو. ساڵی 2000
کە ئێمە بەرپرسارەتێکمان وەرگرت لە سنتەری چالەکی گەنجان و ستۆدیۆیەکی زۆر نوێ بۆ ئەو کاتە و بۆ ئەو سەردەما دیار بوو من پێشتر چوو بوومە خزمەتی پرۆژەی گۆرانی بۆنی خاکم هەبوو وەکو چۆن چوومە لای زۆربەی زۆری شاعرە ناودارەکانی کورد و گەڕان بە دوای زۆرێک لە دیوانەکانە بۆ ئەوەی کەەوە ئەو پامی کە خۆم هەم بوو لە گۆرانێکە بیگێنم پەیوەندیشم بە عرفانەوە کرد کاکە عرفانە و کاتە وتی کاتێکم بەرێ بۆ ئەوی من بابەتەکە لە لای خۆم تاو گەڵاڵە بێ و دوای سەردانتەکەم کە هاو هەرزوو دوای بەخێرهاتن و پیرۆزباییکردن وتم پێم بڵێت چیت بۆ کردوم و چیت بۆ نووسیوین ئەوە بوو چەندون وەرەقەیەکی دەرهێنا بریتی بوو لە ئەو تێکستانی کە من ئەمویست بەڕاستی بەڵام پێم وت کاک عرفان ئەگەر ڕێگەم بدەی من بە ئیسراحەتی خۆم ئەو دێڕانە هەڵبژێرم کە من ئەمەوێ بۆیە لە جوانترینەکانیانم هەڵبژارد و دوایی پەیوەندیم بەخۆیەوە کردەوە کە لە گۆرانی بۆنی خاکە دوو کۆپلەم بەکارهێنا کە هەردووکی لە ناو با بڵێن گۆرانیەکە دیارە یەکیان بەڕاستی تەواو ئومێدی تایە کاڵێ زەڕێک ئەحزانی خۆم نادەم بە گشتخەمی دنیا ڕۆح دەبێتە بەهار و هاوین دەگری بە چوار دەوریا زەڕایەک ئەحزانی خۆم نادەم بە گشتخەمی دنیا ڕۆح دەبێتە بەهار و هاوین دەگری بە چوار دەوریا کە دەینووسی هەستم دەکرد مۆسیقا بەشێکی گرنگە لە نووسینەکانی وێنە شاعریەکانی وێنەی تایبەت بوون ینی من هەمیشە مەسەلەن هەندێک وێنەی شاعری هەیە لەگەڵ ڕووداوێکی تایبەت کە دێتە پێشەوە وێنە شاعریەکانی ئەو دێنەوە خەیاڵم من چوار لە گۆرانیەکانم تێکستی عرفانن بەڵام دیارترینیان ئەوەیە کە ناوی درۆیەکی شیرینە بەردی کەناری ڕێیەکم بەدەستی مناڵێکەوە خەو نەبینم دوور فرێمدات دوورتر لە هێزی بینایی دوورتر لە درێژی و پانی ڕووبەری ئاو و وشکایی تۆ گوڵم چیم بەسەرها مەلا ئێوارم مەستێرە و نەلا بەیانیم خۆڵ هەندێک دەربڕین لای ئەو هەبوو بە تایبەت ینی بە تایبەت ئەڵێم هی خۆی بوو تەنانەت ئەو کە شعری بۆ تراژیدیەکانیش نووسیوە مەسەلەن شعرێکی بۆ هەڵەبجە نووسی بوو شعرەکەی بەو شێوەیە نەنووسیوە وەکو شاعرانی تر نووسیویانە باسی تراژیدیاکە بکەن لە دیدێکی گشتیەوە بەڵکو ئەو لە دیدێکی تایبەتەوە سەیری هەڵەبجەی کردووە من هیچ شاعیرێکم نەبینیوە کە بەو شێوەیە بازدا هەڵەبجە بکە باسی شەقامێکی هەڵەبجەکە کە لەگەڵ هاوڕێکەیە پیاسەی کردووە ئەڵێ هاوڕێم چوزانم خاچی ژێر پێی ئەم پیاسەیەمان ئەبێتە گۆڕستانی ئەستێرەکان یا هەر لەو شعرە ئەڵێ لەم دەڤەرە غەمجی نەشمە لەم دەڤەرە غەمجی نەشمە یەکێک سەری لێکەوت بوو یەکێک چاوی ون کرده بوو یەکێک دەستێکی قرتا بوو بەوی تریان دامێنی خودای گرت بوو هەر لەو کاتی کە کاک عرفان شعری ئەو بەشانەی بۆنی خاچی بۆ هێنام لەگەڵیشیا وەرەقەیەکی دەرهێنا و شعرێکی بۆ خوێنمەوە شعری گۆرانیدا سەفەر بوو بەڕاستی کە خوێنیەوە لەو کاتەیە کە ئەو شعرەکەی خوێنەوە بیرم لە عرفانە کردەوە بەم وشە سادانە بەم زمانە پاراوە بەم کانی لە ڕوونە پڕ لە وشەیە ئەم هەموو مانەقوڵەت چییە ئەم هەموو ئازارە ئەم هەموو چنین و زەخرەفەیە چییە لە شارایکە کە بەڕاستی ئەمە یەکێک بوو لە سیما و خەسڵەتەکانی عرفان بمبەخشە گەر ئێوارەیەک چرای دڵم لەسەر دڵی تۆدا گیرسان سنەوبەریەم حەسرەتم لە پاییزی دێڕە عومری تۆ داوەران دایە سەفەر 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 لەگەڵ ئەو شیعرانەی لەگەڵای پرتەقاڵە چن
زستان نایان وەرێرێ دایە سەفەر لەگەڵ لەو کانیانەی لە دڵی پڕی عاشقە چن هاوینە نایان سووتێ بە کەمترین وشە زۆرترین پەیامی ئەگەیان بە سادەترین وشە قوڵترین مانای ئەگەیان. بەڕاستی ئەمە ئاسانی گران بوو بۆیە من هەرزوو بە عرفانم وت پیاوە ئاسانە گرانەکە کە ئەتوانێ بە زۆر بە ئاسانی گرانترین وێنەت باتێ. دایە سەفەر بەترسەوە وەکو ترسیە و گوڵانەی لەسەر لارەکاندا ڕوێن بە خوورپەوە وەکو خوورپەیە و مەلانەی لە ناو قەفەزدا بەندەکرێت. ڕاستیەکەی جێیداخە کە شێوازی گیان لە دەستدانەکەی هەتا ئێستاش زۆر ڕوون نییە. مردنی ئینسانێک و ئینسانێکی ئاسایش نا، ئینسانێکی شاعر کە گیان لە دەستدەدا بە شێوێکی تەموو مژاوی بەبێەوەی ڕۆژێک لە ڕۆژان یعنی ئازاری مێرولەیەکی دابێت. بۆچی ئەو دەستگایانە بێدەنگن، یعنی دوای زیاتر لە 10 ساڵ. سیویەکی حوتی ساڵی 2012 بوو، ڕەمەزان بوو، کاکا عیرفان نزیکی بڵێن بەربانگ بوو، تەلەفۆنێکی بۆ من کرد، زانی من بەڕۆژم، وتی کاوە لەکوێی؟ وتم لە وەڵای لە ماڵەوەم. وتی حەزەکەم ئەم ئێوارەیە میوانی من بی. من وتم کاک عیرفان بەخوا لە لای باوکم تۆزە ناساغا. تر ئەو بوو کاک عیرفان داخی گرانم ئاخر قسەمان بوو بەیەکەوە کە دوای ئەوە من کاک عیرفان نەبیستومەتەوە و نەبینیومەتەوە. ئەو ڕۆژە من لە ماڵەوە بووم، دەوری نیۆڕۆ بوو، کاک ماهری زاوامان تەلەفۆنی کرد دوای چۆن نووساشی، وتی شێرکۆ کاک عیرفان لە خەستەخانەیە، پێویستی بە عەمەلیاتەکە، پێویستە کەسێکی دەرەجەی چی بچێ ئیمزایەکی بۆ بکە. من زۆر بە ئاسایی تەکسیەکەم گرت و ڕۆشم کاتێ بینیم لاشەیەکی شین بۆ و ئۆکسیجین و نازانم هەموو گیانی ئەوەیە. دوو پۆلیسی لێ بوو، کاکە بۆتان نیرۆ چییە؟ تێم گەێنەوە چییە؟ کاکە وەڵای ئەمە نازانین لەسەر جنەوە هێناوانە. لەسەر دەنگەدەنگێکی سادە بوو لە یەکێک لە ئوتێلەکانی سلێمانی زۆر خراپ، زۆر خراپ ئازاریان نا ئەو بوو پێم وابێ کارە باشیان لێە نازانم چیان لێ کرد بوو، خۆشی نەخۆش بوو، یعنی بنیادی بەرگەی ئەو حاڵەتەی نەگرت، چونکە ماوەی 2 ڕۆژیش لە خەستەخانە لە حاڵەتی کۆمایان مایەوە، دوایەوە کۆچی دوایی کرد. 3 ڕۆژ لە خەستەخانە مایەوە. من بە دیارە ماماوە کە باوەڕکەم نەخەوتم لەبەری کە بەس بزانم 1 ئەلفوبێ لە دەمی خۆی بویستم بۆچی وایلیاتەوە لەسەر چیە بوو. ئەو سڕێش لەگە خۆیان بەردە ژێرگڵ و من نەمتوانی ئەلفوبێکی لێ وەرگرم. تریامان بۆ تۆبعەدلەکە هەرچەند وتیان با تەشریح نەکرێ، وتم ناشتی وانە ئێ بزان سەبەبی مردنی ئەم برای من چییە. هەرکە بۆیان کرد سش تەقریب تۆبیشتەکانی هەیە کە تووشی نەزیفی دەماغ بووە بە هۆی زەڕبەی لیان و داری کاربانی ئەو کەوتو. یعنی بەڕاستی ئەو مستحقی ئەوە نەبوو کە کەسێک زلەیەکیشی لێبات، چونکە کەسێک نەبوو بە حیاتی هەموو تەمەنی باوەڕ بکەم ئازاری مێشولەیەکیشی یابێت. تا ئێستا من تاڵیەک ئەچێژم کە لە دوای عیرفانەوەیە هەستم کە هیچ قەڵەمی عین ڕێز نەماوە بۆ شتێت خوێنی و کوڕە بە هەر زۆر بە هەدەر ڕۆی ئەوە لێ پرسیینەوەیەگە بووە هیچ حسابێکی ئەو توی بۆ نەکرا مال ئەسەب حساب بۆ کاک عیرفانە نەکرێ ئێمەمانانە بێت چی بین لە چاو ئەو گەوهرێ بوو لەو دنیاە بووە مال ئەسەف. هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە ئەم وڵاتە وڵاتێکە ینی نامەوێت زۆر ڕق قسە بکەم، بەڵام وڵاتێکەش شێعر دەکوژێ، گۆرانی دەکوژێ. ینی ئەگەر لە هەر شوێنێکی کە بواە لە دواکەوتوترین وڵاتی دنیا بواە مردنی شاعر یان کوشتنی شاعیر با بڵێین ڕووداوێکی ئاسایی نییە. ڕووداوێک ئەگەر ئێمە کۆمەڵگایەکی زیندوو بین کوشتنی شاعیرێک دەبێ دنیا بەهەژێنێت.
بەداخەوە ڕووداوە ساڵی 2012 بوو مامۆستا عیرفان چوو بۆ یەکێک لە ئوتێلەکانی شاری سلێمانی لەوێ دیارە لەگەڵ سکۆریەتیەکە تووشی دەنگە بووە بەوەی کە باسەکرێت تەمەەن لێکۆڵینەوەکان دەستی پێکرد بوو کەسێک لەو ئوتێلە کە سکۆرێتی بوو بۆ تۆمەتە دەستگیر کرا ئەوەی کە بەڵگە بوو کۆکرایەوە لەسەری و کوڕەکە هەواڵی دادگا کرا بەڵام لەبەر نەبوونی بەڵگەی تەواو ئەو کەسە ئیفراج کرا بە شێوەیەکی کاتی تا دۆسیەکە تەمەەن هەر کراوەیە ئەو کەسەش کە ئازاد کراوە لەبەر نەبوونی بەڵگا ئەمە بڕیاری دادگایە هی پۆلیس نییە ئەوەی کە هەبوو ئێمە کۆما کردەوە یامان بە دادگا و ئەو کوڕۆشکە تۆمەتبار بوو تاوانە ماوەیەکی زۆر بند بوو بەڵام دوایی دادگا بڕیاریە لەبەر نەبوونی بەڵگەی تەواوەتی ڕووداومان هەبووە لە ساڵی 91 بووە تازە بەڵگە پێیا بووە کە کەسێک هاتۆ شاهیدیاوەڵە من ئاگادارم کە فڵان کەسی کوشتەوەم بۆ نمونە ئێمە هەر کاتێک بەڵگەیەکمان دەستکەوێت یا کەسێک لەو ناوە گرتە ڤیددیویەکی کردبێ یا وتەیەکی لە مامۆستاوار گرتوێ پێشەوەی پۆلیسی وەرگێکە بڵێ من بۆ ئام لێ هاتووە ڕەنگە بوونی هەبێ هەچ کاتی ئەو بەڵگەی دەستکەوێت ئەوراقەکانی مەوجودە و لێکۆڵینەوە سەر لە نەدەست پێکاتەوە هەندێک هاوڕێ هەیە کە لە ژیانمان تێپەڕیون گیان هێشتم هەرگیز باوە ئیستا تا ئیسش باوەڕ بەوە ناکەم کە نەمابن ئەتوانم پێی بڵێم ئەڵێم عیرفان گەلێک شت هەبوو کە پێویستم بەوە هەبوو پێت بڵێم و فریانە کەوتم ئیسەش ئەو شتانە ئەو وشانە و ئەو قسانە لە ناو ناخما ماون کە پێم نەوتویت حەزمە کرد خۆزگە بۆ ساتێکی بەیازیم و ویتایەتەوە ئەو شتانێکە لە دڵام و پێم بوتیتایە ئەگەر دەنگم بە کاک عیرفان بگا پێی دەڵێم داوای لێبوردنی لێەکەم کە ئەو شەوی تەلەفۆنی بۆ من کرد ئەو ئێوارەیە بەڕاستی نەمتوانی ئامادە بم ئەگەر لێو بوومە تەسەورەکەم ئەو حەدەسە ڕووی نایە درود بۆ ڕۆحی پاچی کە سە لە ناومانان نییە بەڵام من هەمیشە ئەو وتووە هەندێک جار هەندێک دێڕ هەندێک شعر تەنانەت هەندێک دیوان و کتێب کە ئەمێنێتەوە زۆر گەورەیە بۆ ئێمە هەموو ئەو بۆشانە پڕەکاتەوە کە بەجەستە کەسێکمان لەلا نابێت بۆیە ئەوەنە یاد و یادگاری لەلامان بەجێ هێشتۆ کە ئەتوانین هەموو کات دەستبەرینەوە بۆ بیرەوەریەکانی دەستبەرینەوە بۆ پەیڤەکانی دەستبەرینەوە بۆ وشەشیرینەکانی دەستبەرینەوە بۆ فکرە قوڵەکانی لە شاری ڕۆشنبیریە لە ناوجەرگەی شارە ڕۆشنبیرێ کوژرا نەفکوژی دۆزرایەوە نە کەسی ژوتی بۆ کوژرا سبەینێ زوو هەور ئەگرینە چوارچێوە بە چوار دڵۆپی باران دای ئەکوتین دوایی دەچینە باژێڕێ مشتێ خۆشەویستی ئەکڕین سبەینێ زوو بەو مەرجەی هەر ئێستا بنوو